نێکستێپ گەورەترین ئیڤێنتی تایبەت بە پەروەردە و خوێندن. لە نێکستێپ خوێندکاران دەتوانن ڕاستەوخۆ گفتوگۆ لەگەڵ هەموو زانکۆ و پەیمانگا و کۆمپانیا و دامەزراوە پیشەی و پەروەردەیەکانی عێراق بکەن و پێگەی داهاتوویان هەڵبژێرن. نێکستێپ بانگێشتی هەموو زانکۆ و پەیمانگا و دامەزراوە پیشەی و پەروەردەی و کۆمپانیەکان دەکات بۆ بەشداریکردن لە گەورەترین بەیەکگەیشتنی ڕووداوی خوێندن و پەروەردە. لەم ساڵدا زانکۆ و پەیمانگاکان لە سەرتاسەری عێراقەوە بەشداری دەکەن و دەرفەتێکی گەورە بۆ خوێندکاران دەڕەخسێت تا بە خەونی هەڵبژاردننی خوێندن لە باشترین زانکۆکانی هەرێمی کوردستان و عێراق و زانکۆکانی جیهان بگەن. لە ئێستەوە شوێنی خۆت لەم بەیەکگەیشتنە گەورەیەدا دیاری بکە و پێکەوە بۆ هەنگاوێکی گەورەتر لە بواری پەروەردەدا هەنگاو دەنێ. نێکستێپ هەنگاوی داهاتووە بۆ گەیشتن بە خەونەکانت.